ئاخوای گەورە فەرمێ وبشر عباد الذين كامانا يستمعون القول فيتبعون أحسنه. جوان لە قسەکانە بێ بەڵام فلترێکەن و باشەکەی هەڵەبژێرن بەجوێی باشەکە ئەکەن. ئەی ئەگەر وانە بوو بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. زۆر جار زاراوەی بێگوێ دێتە گوێمان کاتێک بە کەسێک ئەڵێین کە تۆزێ سەرکەشە، کاتێک فرمانێکەکەین و جێبەجێ نابێ کۆڕین تۆ زۆر بێگوێ زانی ئایا با بزانین گوێ بۆچی کراوە و ئەبێ چی پێ بکرێ. خۆشەویستانم، گوێ ئەگەر ئەو فەرمانەی کە ئینسان پێی ئەکرێ لە ژیانی خۆیان جێبەجێ نەکا، گوێی ئەبێ بە گوێیەکی ئاژەڵی صم بكم عمي فهم لا يعقلون. واتە ئەم گوێیە هیچ شتێکی حەقیقەت نابیستێ، هیچ ڕاستیەک نابینێت، تەنها وەکو جاندارێک ئەمری پێ ئەکرێ كمثل الذي ينعق بما لا يسمع إلا دعاء ونداء. شوانتان بینیوە هەر هاوار لە حەیوانەکانێک کاوش گۆچانەکەی بەرزەکاتەوە و پێشیانەیە و دوایان نەخاو ئەیان هێنێ و ئەیان بە حەیوانەکە هیچ قسەی تێ ناگا، بەڵام گوێی لە دەنگی شوانەکەیەتی، گوێی لە دەنگی گاوانەکەیەتی. بۆیە خوای گەورە فەرمێ كمثل الذي ينعق بما لا يسمع. خەڵکێکەیە گوێی ئاوایە دوو لە ڕووی ئێوە گوێیەکی ئاژەڵی بەس ئەزانێ ئەم گوێیە پێی بێ پێی بڕوا پێی بخوا، گوێی لە شتی دوو لە ڕووی ئێوە پڕوپویچ بێ بێمەعنا، مۆسیقا، گۆرانی، مسلسلات، غەیبەت، قسەی نابەجێ. ئەم گوێیە نەبوایە باشتر بوو. کورد ئەڵێ هەی گوێ مسی تێکرێ ئەڵڵا گوێ قوڕقشمی تێکرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ گوێی لە کۆمەڵێ گرت و ئەوانیش پێیان ناخۆش بوو بەڵام ئەم گوێی بۆ هەڵخستن، فەرمێ لە ڕۆژی قیامەتە قوڕقشمی تواوە ئەکرێتە گوێیەوە. ڕێک کورد سوبحان الله هێناوێتی ئەمەی کوردۆ بە کوردی و کردوێتی بە گوێن، کردوێتی بە دوعایەکی ناشرین بۆ ئەوەی کە تێبگا ئەم گوێیە ئیسفادەی نییە. گوێ کاتێ ئیسفادەیە بێ خۆشەویستەکانم کە ئینسان پێی فێر بێ. خوای گەورە فەرمێ والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة. خوای گەورە لەسکی دایکتان دەری هێنان، ئێوە گوێتان لە هیچ نەبوو بەڵام گوێ و چاو و ئەندامەکانی تری بۆ دروستکردن. یەکەم شت لە باسی تەعلیما گوێ ئەهێنێ، بۆ چونکە ئینسان زمان بە گوێ فێرە بێ. ئەڵێن زمانی دایک لە دووبارە بوونەوەی قسەکانە ئینسان فێرە بێ. بۆیە مناڵ پەڕەیەکی سپیە، میمۆریەکی بەتاڵە، ئەتەوێت پڕێکیتەوە بۆ مەعلوماتی کە خۆت ئەتەوێت. ئەم زاکیرەیە کە ئەتەوێ بیچێنی ئەم معلوماتە کە ئەتەوێ خەزنی کەیت باشترین میمۆری ئەو میمۆریەکە هێشتا بەکار نەهاتووە. بۆیە مناڵ کە لە دایکە بێ گوێی کراوەیە حازرە بۆ ئەوەی کە هەموو شتێک وەرگێ و گوێی دایکیشی قوڵاغە بۆ ئەوەی کە گوێی لە مناڵەکە بێ. ئینسان دەتوانێت دەنگێ ببیستێ لە ژیانی خۆیان کە 10 تا 110 دیسیبێڵ بێ. ئەمە بەرزی دەنگەکەیە. بۆیە لە کاتێکا تۆ دەنگێدا ئەنیت پێی خەبەر بیتەوە دەنگەکە بەرز دەکەیتەوە بۆ ئەوەی کە بۆ نوێژی بەیانی خەبەرەکاتەوە یان بۆ مۆعیدێک هەڵستێنێ. بەڵام دایک پێویستی بە منەبیه نییە لە بینی خۆی و مناڵەکەیە. خەوتووە، چەند ڕۆژە بەژانەوەیە، چەند ڕۆژە ئێشکە گرێ، زەیستانە. گوێی لە نەک گریانی مناڵەکەی، گوێی لە گڕووگاری مناڵەکەیە بێ، گوێی لە جوڵی مناڵەکەیە بێ، یەکسەر خەو لە چاوێتەوە لێ. سبحان الله. ئالەو کاتەیە کە سیحەتی دایک تێکەچی، ئالەو کاتەیە کە مناڵ خوای گەورە فەرمێ وەقل رەبی ارحەمهما کەما ڕەبەیانی سەغیرا. خوای گەورە ڕەحمیان پێکۆکو چۆن منیان بەو سادەییە و بەو ساویلکەیە منیان بەخێو کرد. بەڵێ دایک هەستێکی زۆر عەجیبی هەیە. زۆر جار دایکەکە لە دەوامە، مناڵەکەی لە ماڵەوە ئەگری،
تەلەفۆنە کاتەوە ئەڵێ وەڵاهی فیعلم ناڵەکەکری ئەم دەنگە چۆنەکە ئەم هەستە ئەم حاسەیە چۆنە لە بینی ئەم دایک و مناڵەیە مەگەر خوا بەس بۆ خۆی بزانێ. بۆیە بەڕێزەکانم گوێی ئینسان زۆر گرنگە. ئینسان ئەو قەدر و قیمەتی کە خوای گەورە بۆی دروست کردووە پێی بە، چونکە گوێیەکێکە لەو ئەندامانەی کە پێڵووی نییە قەت داناخرێ، قەت گوێ داخرێ نەخێر. بۆیە خوای گەورە لە باسی ئەصحاب الکەهف فەرمێ چی؟ فەرمێ فضربنا على آذانهم في الكهف سنين عددا. بوومە لەرزە بوو، هەورە تریشقە بوو، دنیا بەسەر یەکا ڕووخا، ئەمانە خەبەریان نەبووە 300 دانە ساڵەزان بوو، لەبەرەوەی کە خوای گەورە گوێیانی بەنج کرده بوو، گوێیانی خنی بوو. حتا حاسەکانی تر کە ئینسان ئەخەوێ تو ێستا لەسەر جێیەک ڕائەکشی حاسەی هەستت بۆ جێگەکە ناجۆزێتەوە بۆ لاشت، یعنی هەموو دەقەیە هەز ناکەی ساکەنە تۆ ناو پێخەفێکای لەسەر کورسیە دانیشتووی تەواو لاشە لەگەڵیان ڕادێ، بەڵام بۆ هەموو شتێک جۆ قوڵاغە بی ئاوڕێیتەوە سی دەکەیت. بۆیە بۆ ئەوەی کە ئینسان خەبەری نەبێتەوە ئەبێ گوێی بسمرێ نەخێر، ئەبێ گوێی قەپات بێ، گوێی بلۆک بێ، کە بلۆک بوو ئینجا خەبەری نابێتەوە. سبحان الله. فضربنا على آذانهم بەش گوێ، ئەی چاو ئەی حاسەکانی تر نەخێر. بۆیە ئینسان گوێی زۆر جار حتا لە کاتی بەنجە، یعنی ئێمە پێمان سەیرە چەند نەخۆشێک لە هەزارەها نەخۆش ئاوای لێ دێ ئەلێ دکتۆرە زانی لە کاتی عەمەلیاتەکەیە گوێم لە هەموو قسەکانتان بوو باوەڕەکەن ئەلێم دەباشە وتمان چی دەی ئەلێ وەڵاهی وتان فلان و فلان و فلان باوەڕم پێ بکە وەکو خۆی بەمان باسەکاری لە مەیسەکەیا بووە ئەلێم ئەی ئازارە نەبووە لێن هەوڵا دکتۆرە ئازاریش بەس بۆ خۆی گوێم لە هەموو قسەکانتان بوو. سبحان الله. گوێکە نەخەوتووە نەخۆشەکەش بەنجە. ئەزانن ئەمە عیلمە، ئەمە تەنها قسە نییە. بۆیە ئەم گوێیە ئەبێت لە شوێنی خۆیە بۆ ئیشی خۆی بەکار بێ، زانێ ئەم گوێیە بۆچی دروست کراوە. بۆیە کورد گوێڕایەڵیان بەستۆتەوە بە گوێوە، گوێ ڕایەڵی، یعنی گوێ ڕایەڵێکی بۆ ڕاخاکەی تر گوێی لەو قسە چاکانە بێت بجويك أخوي قبرا فمي وبشر عباد الذين كامانا يستمعون القول فيتبعون أحسنه. جوان لقصة كان به بلان فلتري كانوا باشكي هلا بجيرن بجوي باشكا أكن أي أقروان أبو. ولقد ذرأنا لجهنم كثيرا من الجن والإنس أمانة شين خلقك زور شايستي جهنم ببويتشي وزان خوش بيستكانوا لهم قلوب لا يعقلون بها ولهم أعين لا يبصرون بها ولهم آذان لا يسمعون بها. خوي قرا فما أولئك كالأنعام بل هم أضل. أمانة دلوميشي كان هي بيدي بيناكن وبي عقل نابن شاوي كان هي بي نابين جوي كان هي بي نابستن. أولئك كالأنعام أجل أويك لأندامي هستور بوي دروس كراوة بكاري هنيت إسفادشي ليكا بلام أم نخير تنها كاري بي بريكا ودنياي بي بريكا وبي رابيري جول حقيقة كان ناقري خواهي قولا فما وإذا تتلى عليهم آياتنا قالوا قد سمعنا جمع ليبو جمع لو آياتو حديث وشتانا بكباسكت لو نشاء لقلنا مثل هذا إن هذا إلا أساطير الأولين ما يكتبك ونكانا بشي جمع ليبو بوي قال فما ولا تكونوا كالذين قالوا سمعنا لو أنا ما بنقال جمع ليبو وهم لا يسمعون بلا جو ليبو بلا متينا جيشت أبي جو قرتن تجيشني لقلابه أبي جو قرتن برهم كاردانوي لقلابه أنا إنسان لمردو شون جي أكلته إنما يستجيب الذين يسمعون والموتى يبعثهم الله تنها أوانا جوان ليه كزندون كجيل كعاقل كميش كان لسرايا بۆی بەڕێزەکانم ئەم گوێیە زۆر گەورەیە ئەم گوێیە بۆیە دروست بووە کە بتگەێنێتە بەڕی ئەمان ئینسان واستەکە بە چاوەکانی ڕێی خۆی دۆزێتەوە نەخێر بە گوێیەکانی چاو و ڕێگی خۆی دۆزێتەوە ئەگەر گوێ نەبوو هیچ شتێ لە دنیایە ئەها ئێمە کەسێ زۆر وەربێ کەڕیت بۆچی توو ڕابی یاخر ئەها حتا دوو لە ڕوئیەوە کڕی لە کەلیمەیەکی ناشرینەوە نزیکە یعنی هاوشێوەیەتی ئەی تۆ جۆ لە هیچ نییە بە گوێی ناکەیت
خۆماڵێن گوێ چی درێژ جۆ کورتیشمان هەیە لەبەرەوە ئینسان ئەگەر وابوو ئەبێ ئەو جۆ کورتیە بەکار بێنێ جوێی لە هەموو حقیقەتێک بێ نەک جوێی درێژ بێت تەنها شتی پڕوپوچی تیا بچێ هەندێک گوێ هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ والأذن زناها الاستماع خەڵمان سەو دووبارەکەرەوە والأذن زناها الاستماع فەرمێ گوێ زینا گوێ مامۆستا گوێ زیناکە بڵێ چەندجان گوێ وەگرتووە چی کردو چۆن ڕۆیشت و چۆن بینی و ڕەنگی چۆن بوو چۆن ڕای بوارد و تۆ گوێ بۆ هەڵخستووە عینە شتە وڵی هەندێک گۆرانی و شعر هەیە وڵی نەزەری لێکرێ لەبەرەوە نابێ ئینسان ئەوە کوردەڵی گوێ لە مشتە بێ نابێ گوێی بۆ هەموو شتێ بەڕەڵاکە بە پێغەمبەری خۆیانەوت ئەمایانوت ويقولون هو أذن محمد گوێ لە مشتەیە بەڵام بۆچی بۆ ئێوە بۆ لێ خۆشبوونی ئێوە بۆ ژێگورتن لە بیانوەکانی ئێوە پێغەمبەری خۆیان و هەر کەسێکە چێ گوێی لێگرێ بە جۆشێکە باوەڕیشی پێکە بە سفەتی پێغەمبەر وابێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت ناحەق نەئەچوو بە گوێیە قەت شتێکی نەئەبیست کە غەیری دین بێ غەیری ئیسلام بێ حتا لە سەدەمی پێش پێغەمبەرایەتیشیە کەی بیستی بچێ بۆ ئاهەنگێک خی گەورە خەوانی بۆی کە گوێی لە هیچ نەبێت دوایی گەڕایەوە ئاهەنگەکە تەواو ببوو بۆیە بەڕێزەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنای گرتووە بە شەڕی جوەکانی بەڕاستە مامۆستا فەرموو اللهم إني أعوذ بك من شر سمعي خی گەورە پەنا ئەگرم بە تۆ لە شەڕی گوێم ومن شر بصري ومن شر لساني ومن شر قلبي ومن شر مني خی گەورە پەنا ئەگرم بە تۆ لە شەڕی گوێکەم شەڕی چاوم لە شەڕی زمانم لە شەڕی دڵی خۆم الله ئەمان هەمی شەڕیان هەیە ومن شر منی کەواتە هەر منی نییە کە زیناکە هەر منی نییە کە تاوانەکە هەر منی نییە کە لە غەیری حەقا ئەڕژێت و ئیسرافی تیا ئەکرێ گوێش وایە بۆیە ئەبێ ئەم گوێیانە گوێ قوڵاق بن بۆ ڕاستیەکان بۆ حەقیقەتەکان عومەری کوڕی خەتاب خوای لە ڕازی بێ لە کاتێکا پێکەرا لە نوێژی بەیانیە فەرمێن لە هۆش خۆی چوو هەچیان کێکرد خەبەری نەبوو وتیان هیچ شتێک ئیسعاجی ناکە بەقەدەر بانگی نوێژ ئیسعاجێکا بەمانای ئەوەی کە ئیتر ناڵێ لە پێخەف و لە جێیا بمێنێتەوە ناڵێ بە بریناریش بێهۆش بێ وتیان ئەسەلا ئەسەلا نوێژ نوێژ وی زانی بانگ کرێ بۆ نوێژی جەماعەت فەرمی ها سەلا فەرمی هیچ کەسێ حسەی نییە لەم ئیسلامەیە ئەوەی کە نوێژتەرەکە بەناگرم بەخوا یعنی ئینسان ئەبێ گوێی وها بێ بەخەوتویش حەقەکە بچێ بە گوێیە بۆیە بەڕێزەکانم ئەم گوێیانە زۆر گەورن ئەم گوێیانە ئەگەر وەکو خۆی بەکاری نێنی خی گەورە فەرمێ ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ختمە درێ لە گوێکەی ئیتر حەقی پێ نابیستێ وەیە پێشەوەی کە ختمەکەی لێ بدرێ گوێکەت مۆر کرێ جارێکی تر نەکرێتەوە بە پێویستی خۆت ئەگەر لە گوێکانە بێ ئەو گوێیانە غەیری قورئان غەیری ئەسکار غەیری دین غەیری نزیکردنەوە لە خوا غەیری ئەوەی کە لای خەڵک خۆشەویستەکە غەیری ئەوەی کە خوا لای خەڵک خۆشەویستەکەی تکام وایە بەکاری نێنیت ئەگا لە گوێکانت بێ هەمووی ماڵە هەمووشی لەسەر نووسرێ بۆیە وریابن بزان چۆن مامەڵاکەن لەگەڵ گوێکانتانە دوو گوێ باوا بێت نەڵێن ئەو نەبێ گوێیە لەم کونەوە ئەڕوا لە کونەکەی ترەوە چێتە دەرەوە مع العلم ئەم دوو کونە لە ناو هیچ ڕەبتێکیان نییە بەڵام کورجوانی وتووە چونکە ئەم کەسانە هیچ شتێک لە گوێی ناوەڕاستیان نەوەستاوە و نەقڵ کرێ بۆ مێشک و بکرێ بە معلومە و ئینسانی سپادی لێ بکە بۆیە وەکو بایەک هاتووە بە ناو کونێکا تێپەڕ بێ لێرەوە هاتووە و لێرەوە دەرچووە هیوادارم ئینشاڵڵا ئێمە لەوانە نەبین
بەڵکو لەوانە بین کە هەر شتێکمان بیست لە مێشکمانە بچەسپێ و هەر شتێک کەوتە بەرگوێمان بێ بە کردار بێ بە گفتار بێ بە ڕەفتار هەتا وەکو ئەمان گەیەنێتە بەهەشتی پەروەردگار. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. کە بە چاو بینی ئیجاڵێ ڕەبەنا ئەبصەرنا وەسەمیعنا پێشتر گوێمان لێ بوو بەڵام ئێستا چاویشمان لێ بوو بە عیلمێکی عیلمی یەقینش کە بە چاو و جۆ و هەستەوەرەکان هەمووی هەستی پێ کرد ئیجاڵێ ڕەبەنا ئەبصەرنا خوایە چاومان لێ بمانجەڕەوە دنیا نەما تازە هەستەوەر نەما دنیا نەما ئیمتحان نەما قیامەت نەما تاوەکو تای پێوە